دکتۆر ڕەنج خەلیفە پسپۆری کارگێڕی و ئابووری ئەم بەیانیە لە زاخۆ لەگەڵمانە سەبارەت بە ئابووری خێزان و چۆنێتی ڕێخستنی خەرجی لە ماڵ ئەکەین و بۆچینی هاوڵاتیاشمان بیست کە سەبارەت بە بەڕێوەبردن بەشێکیان پێیان وایە کە لە نێوان هاوسەرانە چۆن ئەمە دابەش بکرێت لە لای کێ بێت بەڕێوەبردننی ئەو داهاتەی کە دێتە ماڵەکەەوە. دکتۆر ڕەنج بەیانیت باش هیوادارم کە باش بیت بۆ هیوایی کە هەر تاکێک لە ئێمە ئەگەر هەرچەندە داهاتمان هەیە ئەوە بتوانین بە دروستی ئەو داهاتە خەرج بکەین بۆی کاڵێت قسەیەک هەیە ئەڵێ وەی بە حاڵی ئەو کەسەی کە داهاتی نۆزدە و خەرجی بیست واتیانی خەرجکردنەکەی زیاترە لە داهاتەکەی بۆ هیوای هیچ کەسێک وانە بچکە زۆر زەحمەتە بەڵام چی بکەین کە ئێمە ئەو حاڵەتەمان بەسەر نێت بەپێی داهاتەکەمان بەپێی ئەو ئابووری کە لە داهاتەکەمان هەمانە بتوانین ژیانمان بەرەو پێشەوە ببین ژیانی ڕۆژانەی خۆمان و پێویستیەکانیشمان بەدەست بخەین. ڕاستە سپاس بۆ بێ دەرفەتێ حقیقەت بابەتی خەرجی و داهات سەرئاستێ خێزانی بابەتێکی زۆر گرنگە ئەو بابەتە بەدگەڕێت بۆ دەستپێکێن ساڵێت 1970 کە خێزان و باری ئابووری جیهانیدا بەرەف ئالۆزی بەچوو دەرەنجامی شەڕێن جیهانی و داهات سنووردار لێ هاتن جواک بەرەف پیشەسازیە بەچوو بەرەف کارێژ دەرڤە و داهات بێتە ناف خێزانیدا ڕاستی زۆر گرنگە هەکەر ئەم بێژین حسابەوەی چەندەی بێتەکردنێ کە چاوە ئەو داهاتێ تێت بچ شێوە تێت پێویست شێوەی بۆ بەرژەوەندیە خێزانی بێتە مەزاختن تەنانەت ئەبروکە قەیران دیف قەیرانی جیهانێدا چێت بێت و کارڤەدانەوەی سەر جواکی بخۆژیدا و لەگەڵ سەر خێزانێ واتە بێت خێزان دیف پلانی کار بکەت ئەولەویاتە دەینێت پرۆێرەتی ست بێژنێ ئەم بێژین چ شتێ گرنگە ئەو گرنگترە ئەو شتێ گرنگتر پێتیویە خزبەتە خێزانی بکەت و دیبدا تشتێت گرنگێت هەین و دیبدا شنیکە تشتێت ئەم بژنی کەمالی واتە ئەکسسوارات و تا دوماهیکێ گرنگە پلانێک بۆ بێ چەندێ هەبێت ئەو پلانە بژنێ تەختیتا مالی سەر ئاستێ تاکی چونکە ما پلانە دارایی هەی سەر ئاستێ ئۆرگان سەر ئاستێ بنەظاماتە کە ئیدارە مالی پێڕات بێت باشە دکتۆر ڕەنج دەوترێت کە زۆر گرنگە کاتێک ئێمە پێشەوەی کە بچینە بازار و بازاری بکەینتر بۆ هەر مەبەستێک بێ ئێمە لیستەیەک ئامادە بکەین کە چیمان پێویستە بۆی کە هەر بە پێ ئەو لیستەیە بڕۆین بەڕێز دەڵێیت هەندێک شتەیە کەمالیات و هەندێک شتیشەیە پێویستیە ئایا ئەمە توانی وەکو ڕێکارێک بگرینە بەرکە لیستەی ئەو شتانە بکەین کە ئەمانەوەی جا بچینە بازار بەڵێ زۆر گرنگە تەنانەت بازارکاری پێویستە ڕۆژێک بۆ بێت دانانی ئەوە تا جوبعە بێت خوتبە بێت یان شەموو بێت کە ئەگەر فەرمانبەر بێت ئەتڵایە وەکو بژن بێهێنڤەدانە بوان ڕۆژە بچتە بازار هەموو جارە نەشتە بازاری خەڵکێک بەردەوام چوونە بازار واتە خواست زێدەت بێت لەسەر گەلێک شمەکە و ئەو شمەکە پێتیڤی احتیمالەت ماڵێ پێ نەبێت وەکی ڕەفتار سلووکێ تاکە کەسی گەلێک جارە ئەف حملاتی تەرویجیە بێت پرۆموشن تێنەکردنێ تاکە کەس وات کرد شتی زێدەتر خواستی بکرد بەرامبەروی چەندی هەوێک ئەسڵان پێتیڤی پێنینە لەوڕە پێتیڤە لیستەک بێتە ئامادەکردن بۆ ئەو شتێت گرنگ و گرنگتر ئەدوکەژی ئەزلڤێرە ئامۆژگاریە هەر تاکە کەسەکێت کە من تاف خێزانەگێدا پێتیڤە ڕۆژانە ئەم بێژین ئێکشەم دووشەم حتا تشتە پێشەمێ ئەوان تشتێت پێتیڤیت ناف ماڵێدا ناف کاغەزێکیدا بنویسێت و دیبدا بێن سەحکنێ کە کیش گرنگە و کیش گرنگترە یە گرنگتر ئەو بریارە کڕینێ بێت بۆ هەبێت و یە گرنگژی بژاردە هەبن بۆ بێ هەفتیان هەفتیا بێت ئەم وەختت بێژین ئابووری بابەت ئەو نینە کێم مەزاختن یعنی کێم سەرفکردن نە بابەت ئەوە ئەم بشێن چاوە ڕێڤەبرنا باری خۆی دارایی بکەین دەمەکێدا باشترین خزمەتە خێزانی بکرد بابەتت وێرێدانە زۆر گرنگەش بەرەندێ ئەمت بێژین پێتیڤە لیستەک ئامادەکردی بێت بۆ بێ چەندێژی پێشنیاردکی گەلێک جارە ئەمت بێژین ئەگەر چەند هەڤالێک چەند برادەرێکی دام جڤاکیدا
بيك و هر یکی بیت لیستا مالا خو بیند که هفتیانه چت کرد و حیوانه چت کرد و بین براوردی الگلی کدوب کن چید بید بگهنه بریار انگلک باشتر و تا بودمونه اما بجن 5-6 برادر الگلیک بین چه آفرد چه ظلام لیستت خویت حیوانه بین براورد کردن گلی کدو که اف خیزانه چت کرد و یتر چت کرد چه نکوان گرنگه و چه گرنگتره چید بید گلک هزروبیر بنا آبود کردن مفاهبت چونکه دکتر هنده جار دبینین خرجیت من بودیت پیش که ما هر چاروانیش من نکردوه لپر سیرکی میوانێکی زۆرت لە شارێکی ترەوە بۆ دێت بۆ چەند ڕۆژێ لە ماڵەکەت ئەمێننەوە یان خوانە خواستە تووشی ڕووداوێکی هاتوچۆبی ئۆتۆمبیلەکەت زیانی بەرئەکەوێت یاخود نەخۆشیەکە ئەمانش ئەتوانین ئەمانە چۆن پۆلێن بکەین چۆن لە داهاتەکەمان چۆن مانگانە بەشێکدا بنین بۆ ئەو جۆرە حاڵەتانە یان لە پێویستەکانماندا ببڕین لە پێویستەکانمان بگرین بخێنە سەر ئەوە بله اول سه چقدر چن ایک شوانا رول حکومتیه دو رول تاگه کسی بخویه و یا سیه ام بجین باردوخ حکمیت داد یا ایکه رول حکومتی پیتویه ام لازم کیم پی چنده دا اواد بجنه تأمین دلیایی بون و اینشورانس بجنه او ایک دو وکرنا حساب بانکی و پیدانا کردیت بو فرمانبرین حکومتی اگر ام بجاره وی تخو چین معالجه بکین او دو ابا شد بو حالت نخازرا و هاریکاری تا کسی بید کرده بدین ابقر و کردیت لای دیتر لای ام بجین تا کسی خو او پلانو ما بحث کری او تشتید گرنگ و گرنگتر پیتویه تا کس او جیت مینت راست سر دهاتی وی کجمه که 10-20 ساده مانگانه بطلاع که بو برودان نخازرا و یانجی بو هر پلانک هر کاری که نت پلان دابد چه خوشی چه نخوشی بد اول چاقی دوه چاقی سی اوا جواب جی بد به چنده برچافر گرت و کی کار مرواتی تا که کسک موچوی که بد یا جیدهاتی که بد یا هر اگر که بد اگر اک نخاسرا و سری بد بیتوی خلق اک بد هاری کاری آیب که چون که برتنگاوی بوی کسی چید بد اما هر جار وقت بیشتر ترکیز سروی چندید کین چون که دست پی که هزرا اینشورانسی و تامینه شوری هاتیه وقتی جواک همه هاری کاری های کدوب کن دمه تا که کسک رودانک نخازرا و چه بازرگانی بد یانجی چی جواکی بد بد کو دهات نبد وی مشکلی آنوی آریشی چهار سر بکد اورا دست پی که اجدا عمدو بیجینو تا دومایی که پیتیوی رخستنیه پیتیوی پلاندانانیه برای برنا خزانی جی پیتیوی وی چندید که ریخستن بو هبت و پیتیوی پلان بو هبت و پیتیوی حز و داخازی دکتر سبارت بەڕێوەبردنەکەی ئێستا ئێمە لەو ڕابۆچوونەی کە لە هاوڵاتیان وەرگیرا بوو یەکێک لە هاوڵاتیان باسی بەڕێوەبردنەکەی کرد کە هەندێک ئەوە دەزانین هەندێک خانمان بە هاوسەرەکانیان ئەڵەن تۆ بێنە با من داهات لە لای من بێت لەبەرکە تۆ دەست بڵاوی کە ئەچی بۆ بازار هەندێک پیاویش ئەترسێ داهات لە لای خانم بێڵێ هەر لە خۆی ئەوەی بەدڵی بێ بۆ ماڵەوە ئەیکڕێ پێتان وایە ئێوە وەکو پسپۆڕێکی ئابووری داهات کێ بەڕەوێ ببات لە ناو خێزانێکە پیاوان یا ژنان لە ڕووی بەڕێوەبردنی خانم اگر بابت ململانه با پیاو بید هر ایمش باها بخومان آخر الان ایوی پیاوان دست بلاون جنان الان با کمتر بکرین فلان بکرین هندێکی شێ خۆ ئەوە کێتە سەر کەسایەتیەکان هەندێک کەس هەیە دەبینی پیاوەکە زۆر لە ڕووی ئیدارەدانەوە ئیدارێکی باشەدا هەندێک جاریش هەیە نەخ ژنەکە بەڵام بەگشتی باسەکەم بەگشتی بەڕاستی بابەتەکە چارەسەر بکەمەوە ڕاست بکەمەوە او خوی کدلین مافی افراد اولیا مافی دربرین به مافی درچون به مافی تملیک بید مافی افراد مافی بریاری کریم بید کلشته بازار چتی بکرد جوازی نیوان پیاو افراد نیه بو بریاردان چون که هر دو بریاریش بو بابتی خواسته بابتی پیوستیه بو تا که کس بو خیزان به تصوری ما جوازی نیوان افراد تو پیاو نیه چون که افرادش پیداوستی نامال چاک ازاند برانبر دا پیاویش هنده پیداوستی ازاند او پیداوستیانه نک بستراون بخواستی مال بلام
زۆر گرنگە بۆ ئەوە بەردەوامی داهات بێت بۆ نمونە پیاوێکە چێت معزومات دانێت بۆ مجموعەیەک آخر یەکێک لە ئەرکەکانی لەناو ئەم کۆمەلگایە پێویستیە ئەم بزاوانە بکات ئەم حرەکاتانە بکات پێویستیە ڕێز لە بەرامبەری خۆ بێت پێویستیە خێر بکات پێویستیە هەندێشت بکرێت نەک پێویستی ماڵیشە بەڵام ناڵێم بەدەستکراوەیی بەڵام ئەمە لە لای خێزان لە لای ئافرەت بە احتیمال هەیە تەماشای بکەن دەڵێن ئەوە مەسروفێکی زیادە لە هەمان کاتدا پیاویش تەماشای ئافرەت دەکات هەندێک جوانکاری هەیە یان هەندێک شت بۆ ناو ماڵ هەیە آخر سەیریەکەت ئەوە دەڵێت ئەوە شتێکی زیادەڕەویە بۆ کڕین بەڵام خۆی وانە هەر کەسێک چاک ئەزانێت پێویستی ناوماڵ چییە و پێویستی دەرەوە چییە ئەمە نەبینم جیاوازی نیوان ئافرەت و پیاو نییە چونکە هەردووکیان وەک یەکن تەنانەت ئەگەر دیسان بگەڕێنەوە بابەتی مافی ئافرەت پێویستە ئافرەت بڕیاردەر بێت لە کڕینی شمەک و چی لە ناوماڵ چی بۆ دەرچوون لە ناوماڵ چی بۆ پیداویستی ڕۆژانە مانگانە تاکو حتاکو شتی ناوماڵیش وەکو ئەساس و ئەمانە چونکە ئەویش ئینسانە و ئەویش مرۆڤە و ئەویش وەکو بڵێن نیوەی کۆمەلگایە ئەوە باڕاست بکەینەوە چونکە مافی خۆیانە ئەوەت کە دەڵێن مافی ئافرەت مافی بریاردان نەک مافی بریاردانی بژن سواری بێت نانە بلعکس ینی بە پێچوانەوە ئەبێ ئافرەت ڕۆلێکی گرنگی هەبێت لە ئەختیارە ئەبێت ڕۆلێکی گرنگی هەبێت لە کڕینە ڕۆلێکی تەنانەت ئەگەر داهاتەکەیشی هی خۆی نەبێت هی پیاوەکەی بێت آخر ئەمە وەکو بڵێن هاوسەرگیریە پێویستیە ئەو مافەی هەبێت چونکە ئەوە زمانەی ئەوە کات ژیانێکی بەختەوەر چ لە ناو خێزان چ لە ناو کۆمەلگا بە هەمووی و ئەوە ئەمە تەرکیز لەسەرەوەکەین بە پێچەوانەوە ئێمە بەرژەوەندی پیا و بەتەنیا وەرناگرین. بەڵێ سپاس دەکەین دکتۆر ڕەنج خەلیفە پسپۆڕی کارگێڕی و ئابووری لەگەڵمان بوویت سپاس بۆ ڕێنمایی و هەروەها سپاس بۆ گفتوگوی کە لەگەڵ ئێمە هەبوو لە بەیانی 24.